ئەنجا مەرجی سێم کە دایناوە چییە؟ وەلا متەخیذاتی ئەخدان. متەخیذاتی ئەخدان ئیمامی ئیبن تەیمیە فەرمێ یعنی پێشتر ئەم کچە دڵداری نەکردبێ، کەپڵی نەبوو، شووی قاچاقی نەکردبێ، لە جامیعە بە عولود شووی نەکردبێ، لە معهد، لە مەکتەب، لە گەڕاک کورێسە فێربوون لە مارکێت و شتەکان ئایشەکان هەمووی بە قاچاق مێردیە، مێردێکی غەیر ڕەسمی هەیە، ئەنجا دوای کەشوەکە ئەنجا نازانێت چۆن خۆی لەو بشارێتەوە، کورە ڕەقەم ئەشکێنێ، فەیسبووکە سووتێنێ، ئەنستاگرامە سووتێنێ، کابراش هەری دۆزێتەوە بە مێردەکەی ئەڵێ و دوایش مێردەکەی یەتە سەر تەلاقدان کێشەکەی نە لای ئێمە مامۆستا گیان فریام بکە، فریای چی بکەوە؟ تۆ کچ بەڕەڵا کردووەتە دەرەوە ژنی هەموو کەس بێ، ئەنجا دوایەتەوە لە هەموو کەسی بسەنی دەو بی بە یەکێکی تر، خەڵک نایە فریامان کەوە بەشکم تەلاق نەدرێن و بەشکم وانە بێ و بەشکم وانە بێ. ئێمە ژیش لە سەڵاتێکمان نییە کابرا بە دوو کەلیمە قسە بێدەنگێک